پشتی لجنێکا دەمکی بۆ دیفچوونە سەربەرخانە دووکێ ژلای ئەنجومەنێ پارێزگا دووکێ بە هاتیە پێکینان و سەرەدان بۆ کری دیار بوو کۆی چڕینمایەکە سەخلەمیە لە سەربەرخانە دووکێ نهاتیە جێبەجێکردن. ئەندامێکی دەمکی ئەوێ لەژنێژی ئیدارە و سەخلەمی و فیتەرنەریە دووکێ بە کەمتەرخەم دەبینێت بەرامبەر بێ ڕەوشە لە سەربەرخانێ هەیە. دیار طبعا بابت کیش کم مزنه چون که حتی اونو که ام بیجن ایدیا تا وی سر برخانه دیاری نه کاتابعی که لو ماجی پارزگی کو بیجن گری بسته واجو کری و کار یه ریوبریا فیتنری لو ما بیجن هر دو کم تر همونه و کو کارگیرا پارزگی راستی چندین راپورت داینه چند بید گلو گازنده بوگه هشنش فیتنری وش گلک لاینه دیجی بس چه برابون نکنه هر روز فیتنری جه راستی چونکی شرخه کی و کو او کم تر خمیت تا طبعا همی گریدا بابت فیتنری و شرخه کی جو فیترنری خو مرجت خوش جی بجنه کنه کو ایش و مرجت وانا بچنا سرپرستیار فرمانبر بتا طبعا ریو بره یعنی اوی اخالکه و هر وسا ساخلمیج طبعا کم تخمر چکی ندیف چون او مبابتی و او ند ما پیشاندن راست دلیل هنده کو سربرخانه شم بجن ساخلمیج گله سر کم ترخمود فی کار خدا مەوەکتیما کورساتنی و سەردەنا ڕێڤەبەریە فیتەرنەری کرد بە لە ڕێڤەبەری وێ ئامادە نەبوو هیچ ڕوونکردنەکێ لەسەروی بابەتی بدەتن. هەفدەم ڕێڤەبەری سەربەرخانەیژی ئامادە نەبوو هیچ لێدوانێکی بدەت بە تنێبڕێکا پەیوەندیە تەلەفۆنیەوی دیار کرد و ئەو چاوەڕێی بڕیارێن لەژنا ئەنجومەنی دکەن ونوکە و ئاژەڵێندێنە سەربەرین گوشتێوان دچیتە گوشت فروشە لە جێم پاقژ و سەخلەمە. سەربەرخانە دووکێ لە ساڵە 2006 هاتیە دروستکردن و لە گوورەی وێ راپۆرتە ئەنجومەنی پارێزگای لە ساڵە 2016 بە سەرک زێدەکردنێکە ئاشکرا پرۆژە ژلای کۆمپانیەکێ بە هاتیە وەرگرتن بناوێ ئۆفیس ڕۆم و دەماوێ بوریدا زەرەر و زیانەکە مەزن بە سەربەرخانێ و کەلوپەلێ نوێ کەفتیە تاوی ڕادەیک و نوکەنەیە گونجایش بوو کار تێدا بێتە کرن. جار محەممەد کورسات نیوز دۆک